لقد كان لكم في رسول الله أسوة حسنة لمن كان يرجو الله واليوم الآخر وذكر الله كثيرا. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله. اللهم افتح لنا أبواب رحمتك وألحقنا بالصالحين. اللهم علمنا ما ينفعنا وانفعنا بما علمتنا وزدنا علما وفهما في الدين. خۆشەویستان لە بەرنامەیەک نوێ بەرنامەی پێشەنگبوون کە هەژدەمین بەرنامەیە کە تاکو ئێستا کە تەجزیلمان کردیە وەکو دیارە بەرنامەکەمان لەسەر خودی پێشەنگبوونە کە باسی چەند بنچینەیەکی سەرەکیمان دەکرد لەوە ئەوەی بتوانین پێشەنگێکی چاک بەرهەم بهێنین. چەند بەهایەکمان باس کرد یان چەند بنچینەیەک کە بنچینە یەکەم گوتمان باسی بەهایەکان دەکەین، بنچینە دووەم باسی پلاندان دەکەین، بنچینە سێم باسی عیلاقات دەکەین، بنچینە چوارەم باسی توانایەکان دەکەین، بنچینەی پێنجەم باسی ئینجازات دەکەین. تاکو ئێستا کەوەکەی باسمان کرد تەنها لەسەر یەکەمین کە باسی قیەممان کرد بەهایەکان کە گوتمان ئەوانش دەکەنێت پێنج جۆر بەهای ئیمانی، هەروەها بەهای نەفسی، هەروەها بەهای ئەخلاقی، هەروەها بەهای خیبرە و هەروەها بەهای بەخشیندا. کە بەهای ئیمانیەکانمان باس کردو کە بەهای ئیمانیەکانیشمان کردە پێنج جۆر کە لە چەند بەرنامەیەکدا باسمان کرد. لە پاشەوەی کە لە بەرنامەی حەڤدەمدا باسی بەهای نەفسیەکانمان کردو کە لە بەهای نەفسیەکاندا کە گوتمان باسی پێنج بەها نەفسیەکان دەکەین. قاعدەیەکمان باسمان کرد گوتمان التەخەلی ئەولا من التەحەلی کە خۆپاراستن چاکترە لەگەر بێت و چاکترە لەوەی یان دوورکەوتنەوە لە شتە خراپەکان باشترە لەوەی کە کارە چاک کام بکەین. یعنی بابەتی ئەوەمان باس کرد. بۆیە گوتمان کە قیەمە یان بەها دەرونیەکان یەکەمیان باسمان کرد دوورکەوتنە لە دڕاوشێ کە پێویستە ئەو کەسێک کە دەبتە کەسێکی پێشەنگ کە دەوێت پێشەنگێکی هاوسەنگ بێ، هەروە پێشەنگێکی خاوەن پێیان بێ، هەروە بتوانێت کاریگە هێرکاری هەری کاریگەری هەبی لەسەر خەڵکەکە کە بەخۆی دەبێت لە جانیبی دەرونی کەسێکی تەواو کەسێکی هاوسەنگ بێ، هیچ قەلەقێکی دەرونی نەبی. هەروە بابەتی دووەممان باس کرد کە گوتمان دوورکەوتنەوە لە گرەی دەرونی بە هەمان شێوە ئەو گرێ دەرونیانەی کە ئینسان تووشی دەبێت پێویستە ئەو کەسەی کە کەسێک پێشەنگە گوتمان پێویستە خۆی دوور بکاتەوە لە چی لە بابەتە دەرونیەکان. گوتمان بابەتە دەرونیەکان زۆر جاروێ بە کەسەکان دەبەسرێتەوە، هەر جاروێ بە هەندێک بابەتی تر وەکو شت وەکو ڕنگ و سیارە و هەروها هەندێک جار هەیە بە ئاژەڵ دەبەسرێتەوە. هەروە باسمان کرد کە خوای پەروەردگار کاتێک دەفەرمێ الذين ينفقون في السراء والضراء والكاظمين الغيظ والعافين عن الناس. دەبینی ئەو کەسە کەظمی غەیظ دەکا، لە پاشەوەی لە کەسەکە خۆش دەبێت، لە پاشەوەی گرێی دەرونی بۆ خۆی دروست ناکە. چونکە مەسەلەی کەظمی غەیظ هەر ئەو کاتە بەڵام والعافین عن الناس لێیان خۆش دەبن کەواتە هەری ناگرێن هەر ئەو کاتێ ئەو ساتێ لەگەر کەسەکەدا ڕاستەوخۆ لێی خۆش دەبێت. بۆیە گوتمان لە بەرنامەی کە ئێستا کە دەکا لە بەرنامەی حەفتەم گوتمان لە بەرنامەی داهاتوو باسی چارەسەری گرێی دەرونیەکان دەکەین. یەکەمیان کە پێویستە ئەو کەسەی کە پێشەنگە ڕێزگرتنی ذاتی خۆی کە بەڕاستی ئەو بابەتە زۆر گرینگە کە ئینسان ڕێزێکی تایبەت لە خۆی ونێ، ڕێزگرتنی ذات وەکو دەرێ خۆشەویستی ذات. بەڵام ئەو خۆشەویستی ذاتە زۆر جار وەیە ئەگەر بێت و لە سنووری خۆی دەربسێ دەبتە ئەنانیەت. تا ئەو شوێنە پێویستە ڕێز لە خۆت بگری کە خوای پەروەردگار ڕێگای پێدایە. نەگوتە هۆی ئەوە ڕێزگرتنی خۆت ببتە هۆی بەکەم سیرکردنی بەرامبەرت. نە مەبەستمانێ ڕێزگرتنی خۆت تاکو و گرێی دەرونیت بۆ دروست نەبی. گرێی دەرونیت بۆ دروست نەبی بۆی ڕێز لە خۆت بگری تاکو ئەو گرێ دەرونیانەی هەیتت بەڕاستی ئەگەر بێتت هەوێ گرێی دەرونی دەبتە هۆی ئەوەی کە تو ڕێز لە خۆ ناگری. ینی بابەتێک ڕوویدایە یان بابەتێک کە بەسەرت داهاتی بۆت لێکردێنە ناو دەرونت بمێنێتەوە بۆ ناکەی کە بەڕاستی لەو کۆت و زنجیرەی کە لەو گرێ دەرونیانە خۆت ڕزگار بکەیت. هەروە بڕوابوون بە ذاتی خۆت کە ئەوەش دەبتە هۆی ڕێزگرتن، هەروە بڕوابوون بە ذاتی خۆت بتوانی بەسەر ئەو گریانەدا زاڵبی، دەتوانی کە کاتێک کارێکت کردی لەو کاری سەرکەوتوو نەبووی کە مەعمەلەیەکت کرد یان بازرگانیەکت کرد یان بەرنامەیەکت دانا لەو بەرنامەی سەرکەوتوو نەبووی بۆ وازت هێناوە، بەڵکو بڕوات بەخۆ هەبی کە ئەم جارەی کە نەتوانێت سەرکەوی جارێشتر ئەگە نەتوانێ و جارێشتریش هەوڵ بدە حتا دەتوانی بگێ نەجاحەت بۆ دەتوانی سەر بکەوێت. هەروە بیرکردنەوە بە شێوەیەکی ئەرێیی هەروە پێویستە ئەو کەسەی کە دەیەوێت خۆی دوور بکات لە گرێ دەرونیەکان بە شێوەیەکی ئیجابی فکر بکاتەوە، بە شێوەیەکی ئەرێیی فکر بکاتەوە. لەو کەسانەی کە کاتێک
کە ناخۆشیەکیان لەگەر ئەو کەسە هەیە یان لەگەر شتەکاندا هەیە هەروە گەشە پێدانی پەیوەندیەکان پێویستە ئەو کەسە هەوڵ بدە ئەو پەیوەندیانەی لەگەر مرۆڤەکاندا هەیە پێویستە گەشەی پێ بدەوە هەروە توند و تۆڵی بکە و هەروەها کە ئەوەش بریتە لەسەر ڕێزگرتنی خۆی کە ئەگەر بێت و کەسەکە ڕێزی خۆی گرت کەواتە ڕێزی بەرامبەرەکەشی دەگری بەو شێوەیە بڕواشی بەخۆی هەبێ کا دەتوانێت ئەم کارە بکە کە بەسەر کۆسپ و ناخۆشیەکان دازاڵ بێ هەروە بتوانانی ئەو پەیوەندیەکە لەگەر ئەو کەسەیدا هەیە بەهێزی بکە هەروەها بۆ چارەسەرکردنی دڵ لە ڕاوچێ گرەی دەرونی دیاریکردنی هاوڕێی چاک هاوڕێی باش هاوڕێی پاک کە بە هەمەوە شێوە هەم چاک بێ هەم باش بێ و هەم پاکیش بێ کە باسی چاچەکە لە بۆ خۆی باشەکەش لە بۆ تۆی هەروە پاکێکەش پاکی دەرونیتی بۆی پێغەمبەر صلی الله علیه وسلم کاتێک باسی لا تصاحب إلا مؤمنا برادەراتی و هاوڕێتی لەگەر کەسێک مەگە إلا مؤمنا نارێ مسلمن ئیماندار کە ئیماندارێکی حەقیقی بی إلا مؤمنا پێغەمبەر صلی الله علیه وسلم حەصری کردیە ولا يأكل طعامك هەروەها کەسێکیش نانت نەخوا إلا تەقی لە ئیماندارانیش دات و دەی بزانی تەصنیفکردن هەیە ئەوە مصاحبەکردن لا تصاحب إلا مؤمن چونکە بەڕاستی مەسەلەی هاوڕێیەتی الرجل على دين خليله کە ئینسان لەسەر دینی شێ لەسەر دینی برادەرەکەیتی مەبەست لێرە کە بریتە لەوەی کە ئینسان کاریگەری لەسەر ئینسانی هەیە برادەر ئەگەر بێت و خەلیل بریتە لەوەی کە خۆشەویستی لەگەر هەیە کاتێک ئەتوو دەتەوێت تەسیل لە کەسێک بکەی پێش ئەوەی تەسیل لێ بکەی پێش ئەوەی ئامۆژگاری لێ بکەی پێویستە محەبەت و خۆشەویستی لەگەر دروست بکەی هەرو برادەراتی لەگەر هاوڕێیەتی لەگەر دروست بکەی هەروە تێبگەینی کە ئەو کەسێکی خۆشەویستە لە لای تۆ کە ئەو کەسە زانی تۆ خۆشت دەوێت هەروە ئەویش تۆی خۆشویست الدین و الرجل على دين خليله خەلیل لە خولەی هاتێک ئەگەر بێت لە خۆشەویست ڕاستە لێرە زۆر کەسێ بە هاوڕێ لێک دەدا بەڵام لێرە مەبەستەکەی خەلیلە خەلیل یعنی خۆشەویست کە پیاوە لەسەر دینی خۆشەویستەکەی خۆیتی ئێزە خۆشەویستەکە ئەگەر بێت و پیاوێ یان ئەگەر بێت و ئافرەت بێ بۆ پێغەمبەر صلی الله علیه وسلم دەفەرموویە کە هاوڕێی چاک یەکەکە لە بۆ ئەوەی گرێی دەرونیەکان بڕاستی لا دەبە لا تصاحب إلا مؤمنا چونکە ئیماندار ئاوێنەی ئیماندارە کە باسی ئاوێنەی ئیماندار دەکەین کە کاتێک ئێمە دەچینە بەردەم ئاوێنە هەموو هەڵەکانمان لۆ ڕاست دەکاتەوە هەموو هەڵەکانیشمان پێ دەرێ وێ لێ تووڕە بیر بە هەمان شێوەی ئیمانداریش کاتێک هەڵەیەکمان لۆ ڕاست دەکاتەوە گرێشی دەرونیەمان هەیە کە دڵمان دەداتەوە کە بە شێوەیەک لە شێوەکان کە بۆ ئەوی بینی پێشەنگێش چاک پێویست لەو گرێ دەرونیانێ و هەروە هاوڕێی چاک بۆ خۆمە هەڵبژێرین کە ئینسانی ئیمانداربی ولا يأكل طعامك إلا تقي هەروە کەسێکی خۆراکن نەخوا إلا کەسێکی تەقی چونکە بەڕاستی ئەگەر بێت و کەسێک غێر متەقی ببێتە ماڵت لەوانەیە لە شێوەیەک حەسادەت بە ماڵت بە ئەم بە شێوەیەک لە فکردنەوەیەکی هەڵەی لەبێ بەڵام ئەگەر بێت و کەسەکە متەقی بوو ئەو متەقیە بە هیچ شێوەیەک ئەو بابەتانەی بۆ دروست نابێ کەواتە ئەوە بابەتی دووەم بوو کە پێویستە کەسی پێشەنگ خۆی لێ دوور بکاتەوە بابەتی یەکەمە باس کرد کە دڵڕاوچەی کەسی پێشەنگ نابی کەسێکی قەلەقی هەبێ دڵڕاوچی هەبی لە کارەکان هەروان نابی گرێی دەرونیشی هەبێ چونکە باز دەکەین کە کەسی پێشەنگ یعنی چ دەیهوێ خەڵک ڕێنمووی بکات پێشەنگ بی لە بۆ خەڵک کاریگەری هەبێ لەسەر خەڵک بۆی پێغەمبەر صلی الله علیه وسلم یان پێغەمبەرەکان دەبین کاتی ئوسوەة حەسەنە کە کاتێک بوونە پێشەنگێکی چاک لەو بوارانە لەو بواران دڵڕاوچیان نەبووە لەو بوارانە کەسیە کە کەسێک نەبوونە گرێیەکی دەرونیان هەبی لەگەر کەسەکانی تر بۆی پێغەمبەر صلی الله علیه وسلم کاتێک دەبینین کە کەسێک مامە خۆشەویستەکەی کە شەهیدەکە حەمزە کە بیلال لە پاش ئەوەی موسڵمان دەی پێغەمبەر صلی الله علیه وسلم تۆبەکەی لێ قبوڵ دەکا و هەروەها دەبێتە موسڵمانێکی چاک و هەروە ئەو گرێ دەرونیی لەگەر دروست ناکە هەروە ئەو کەسانەی کە چەندەها کاری قێزەون و ناشینیان بەرامبەر موسڵمانان کردی بەڵام کاتێک موسڵمان دەبن پێغەمبەر صلی الله علیه وسلم باوەشیان بۆ دەکاتەوە هیچ گرێی دەرونی لەگەر کەسەکان دروست ناکە هەروە هیچ گرێی دەرونی لەگەر خودی مەکە دروست نەکردووە کاتی خەڵکەکە دەری کردیان لەگەر طائف کە بە شێوەیەک لە شێوەیەکان کە وڵای پێغەمبەر صلی الله علیه وسلم یان نەداوە بەڵکو بە شێوەیەکی بە شێوەیەک وەکو پێشەنگێک وەکو کەسێکی نەرمونیان وەکو کەسێک وەکو بابێک کە دڵسۆزانە بۆ ئەوانە کە هیداەتی دانا بۆیە کە ئەو دوو بنچینەیە کە پێویستە ئینسانی پێشەنگ مرۆڤی پێشەنگ خۆی لێ دوورکاتەوە دێنە سەر کە سێهەم صیفەت کە ئەو صیفەتە پێ دەوترێ دوورکردنەوە لە ڕابردوو ئینجا ئەو ڕابردووە وەکو دیارە ئینسان کە دەیهوێ بگەڕێتەوە زۆر جارێ ئینسان یعنی تامەزرۆی گەڕانەوە لە بۆ ڕابردوو ئەمە بابەتێکی ئاساییە کە ئینسان بیهوێ لە ڕووی فکر بگەڕێتەوە خەیاڵ دەکا خەیاڵەکەی لە بۆچیە لە بۆ ڕابردووی خۆی بیری لێ دەکاتەوە ئەو بیرکردنەوەی بیرکردنەوەیکی ئاساییە بەڵام کاتێک تۆ دەتەوێ بگەڕێوە
بگەڕێ خۆت کۆت کردیە بە ڕابردوو هیچ کارێک ناکەیت تەنها باسی ڕابردووەکە ڕابردوو ئەوە بۆ بە شێوەیە بۆ هەم دەکرد ئێستاکە هیچ پێ ناکری هیچ ناکەم و بەو شێوەیە ئەوە کاریگەریەکی خراپی دەبێت بۆیە کەسی پێشەنگ ناوی خۆی بەستەوە لە ڕابردوو زۆر جارۆشە کە ئومەتی ئیسلام کە ئومەتی موسڵمان کە دەبینین خۆی ڕابردوو بەستیتەوە بەڕابردووی بەستەوە ڕابردوویەک کە لە سەردەمی سەحابە مەبەستم لەوەیە چییە کە ڕابردوو بەست تەنها باسی ڕابردوو دەکات ئەوانەی ڕوودایە باسی کە ساخی سەردەمی زێڕینی موسڵمان دەکات کە برایەکەم دەبی ئێمە وەکو ئومەت دەبی بڕیار بدەین لە ئێستا بژین بۆ ئێستا هەوڵ بدەین و بۆ داهاتووش هەوڵ بدەین تلك أمة قد خلت لها ما كسبت ولكم ما كسبتم ئەوەی سەحابەی کردیتی ئەوان بۆ خۆیان کردووە مەجدڵما پێی خۆش بە بەڵام کاتێک دەتەوێت بەو شێوەی وان بژی بەو شێوان بژین لە ڕووی فەرهەنگی ژیاری دەتەوێت بەو شێوەی زۆر ئەستەمە دەبی بەو شێوەی بژی کە دەگونجێ لەو سەردەمەی کە مخالفەی شەرعیش تێدانی مخالفەی قورئان و فەرمودەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم تێدانی بۆیە کە دەبینی موسڵمان هەر لەسەر مینبەرەکاندا کە نمونونەکانیان نمونەی ئێستاکەنین نمونونەکانیان نمونونەکەی ئێستاکەنین چونکە خۆیان بەستۆ بە شتێک چێ کە ڕابردووە ڕاستە ئێمە کاتێک باسی ڕابردوو دەکەین کە پێویستە ئینسان سوودی لێ بگەینی بەڵام ئەو سوودەش پێویستە سوودەکە سنوودار بێ نەک بۆ لە ئینسان کە ڕاستە خۆچێ دانیشە هیچ ئیشێک نەکە دانیشێ هیچ ئیشێک نەکە هەندێک کەسی شێ بە پێچوانە خۆیان بەستیتەوە بە هاتنی محەممەدی مەهدی چاوەڕوانی محەممەدی مەهدی دەکات بە هەمان شێوە خۆیان بەستۆ بە شتێکی داهاتوو کەوانە لەوانەیە بەخۆ پێی نەگەن بۆ دەبی تۆ نە خۆت بەستیەوە بە ڕابردوویە کە ناتوانانی ئەو ڕابردووە بیگۆڕی هەروە ڕابردووەکەش کاریگەری لەسەرتو نییە هیچ قازانزی لە بۆ تۆ نییە لە ڕووی خێر کە پێت بگات تەنها ئەگەر بێت و پێت خۆش بی لە ڕووی کە ئەوانە کارێکی خۆشەویستی لە بۆ ئەو جی لە جوانەی هەبووە ئەو بابەتەیشترا یان خۆت بە داهاتوێک بەستیەوە کە وەکو ئەو کەسانی ئێستاکە خۆیان بەستۆ بە هاتنی محەممەدی مەهدی هیچ کارێک ناکەن کاکە وڵای ئومەتی ئیسلام هیچی پێ ناکرێت لە وەزعی ئێمە چاوەڕوانی محەممەدی مەهدینەوە هەتا دێ لەو کاتێ کەسەچی نابتە پێشنگ هەروها هەر چەندە زیرێکی بێ هەر چەندە بلیمەتیش بێ هەر چەندە تواناشی بێ نابتە پێشنگ چونکە ئەسڵەن خۆی تەسلیمی داهاتوێ کردێت کە ئەو داهاتووە لەوانەیە لە بەهۆی نەبی بۆیە ئینسان دەبێ خۆی لە ڕابردوو چیە خۆی لە ڕابردوو دابڕێت کە ئەگەر بێت و ئەو ڕابردووە کاریگەری نەرێنی هەبوو لە سەریکەوەی لێگر کە کارەکان دەکەن بۆیە زۆر جار کەسەکان دەرێت خۆزگە بە ساڵەکانی هەشتایەکان یان نەهۆتەکان چۆم و بۆ شێوەی بوو کە ئەو بابەتە دەتوان گەڕانەوە بۆ ڕابردوو کە لە ڕووی منطقی شتێکی لە ڕووی منطقی شتەکە ڕوونادا کە توش خۆت بەستویت و خۆت کۆت کردێ لە ڕابردوو بەڵکو بۆ ئێستاکە هەوڵ بدە کار لە بۆ ئێستاکە بکە کە لە ئێستاکە لە چ وەختێک دەژی کە کاتێک ئێستاکە گەربێت و نوێژی جومعی هەفتەکەی دەڕۆیشتیا تەواو ڕۆی کە ئێستاکە خۆ ئامادە بکە ئەو نوێژی هەیە کە نوێژەکە لە قیسنەتی ئەو نوێژە هێنیت لە قیسنەی کە لەو خۆ ئەگەر بێت و کارێکت کردیە کە کارەکە سەرکەوتوو نەبووی خەخۆت لەو ڕابردووەی قەتیس کردیە وەرە کارەکە ئەوجارە بە شێوەیەک ئەنجام دە کارەکە کە لە ئێستاکە ئەو کارەکە نەزاحەتی بینی بۆی مرۆڤی پێشەنگ دەبێت بیر لە ئێستا و داهاتووی بێت کار بکات بەڵام دەبێت سوود وەرگێت لە لە ڕابردوو ئەمە بەبەسمان کە سوود وەرگتن لە بۆ ئەوی هەڵەکان دووبارە نەکاتەوە نەک مەبەسمانەوەی کە خۆی لە ڕابردوو قەتیس بکە و کە دەستەوەستان بوەستە هیچ کارێک نەکە لەو کاتی کەواتە کۆتی ڕابردووە بۆی خوا پردوگار کاتێک باسی وەساریع إلى مغفرة من ربكم باسی شتێکی مستەقبەلی دەکا مەغفرەت کە لە بەهشتە لە پاشەوە وەساریع و کە خوا پردوگار مسارعە دەکا باسی بەهشت دەکە و بەهشتش کە لە قیامەتێکە شتێکی داهاتووە بۆی ئینسان دەبێت کە لەو کاتێک کە ئێستاکە تێدایە کە کار بکە هەروەها لە بۆ داهاتووش کە کارێک بکە کە خۆی لە بۆ ئامادە بکە خۆی لە ئەوانەی کە بەسەری داچوون لە ڕابردووەکان نەیگەڕێتەوە سەری خۆی کۆتی ڕابردوونەکە هەروە گەر بێت و خۆی کۆتی ڕابردوو کە لەوانەی گری دەروینە بۆ دروست دەبی هەروەها دڵڕاوچەی لە بۆ دروستی لە هەندێک بوارە کەواتە ئەوانە ئەو بابەتانە کە ڕەبتی پێوان بۆی پێغەمبەر صلی الله علیه وسلم بۆ ئەوەی ئینسانەکان لە دڕاوچێ یان ئینسانەکان خۆیان پەیوەست نەکەن بە ڕابردوو کاتێک پێغەمبەر دەفەرمێ المؤمن القوي خير وأحب إلى الله من المؤمن الضعيف باش وفي كل خير إنسان إيمان دار كبهيزة إذا أو بهيزة المؤمن القوي قوي بي لإيمان هروها قوي بي لعلم هروها قوي بي لدرون هروها قوي بي لفهم وتيجيشتن خير هروها قوي بي لروي سامان أو بعضنا هم دقريتو قوي بي لتكنولوجيا قوي بي لزانياري قوي بي لبيشنبون هم دقريتو خير وأحب إلى الله من المؤمن الضعيف
وفي كل خير. باشا دري احرص على ما ينفعك واستعن بالله ولا تعجز. باشا وإن أصابك شيء، ما بس ما ليري، وإن أصابك شيء فلا تقل لو أني فعلت كان كذا وكذا. أقر بيتو كارك يتكرت كاركا هم لبوي قريدنون لو دروز نبي، هم لبوي دلاوشي لو دروز نبي، هم لبوي للرابردو نجي. أقر بيتو كاركا كرت كاركا بشيوك لشيوك كان بوشي وينبوكا تودت بيس. لو أني فعلت الباشا ويدريتي لو أني فعلت كان كذا وكذا. أقر بيتو من أوم نكربا أوم كربا أو تسوبام أو نكربام قسم لقى فلاني كربا والله سياركم أو كربا باركم أو دانابا تشيشك أو حلدب ولكن قل أقصانا مري، ولكن قل قدر الله ما شاء فعل. أو قدري خواي پروردگاره، أو بجي خواي پروردگاره دايت من ما شاء فعل، أو كي خواي پروردگاره بيوي هر أوا. فإن لو تفتحوا عمل الشيطان. أقر بيتو لو بي أو كردوي الشيطان سيا بسر دكريتو كردوي الشيطان سيا كويك لو يكردوا كان الشيطان سيا وسوسه وسوسش دبته هو يصير دبته هو دل الراوچ لباس أو يتلو دروز دكا گریدنون لبودروز گریدنونیش دبته های بدکارن تو سرسه تا خود دبستیو برها بردو کات او سیخ عليك باس ما كر هموي بيك وربته بوي پیغمبر صلى الله عليه وسلم دري فلا تقول لو اني فعلت كان كذا وكذا بهي شيء نلا يا قريبتو كاركت كرن كاركت بشيويش زوانو ريكو بيكر لباش انزامك بوشيو نه مكده تويس مر يا قريبتو بوشيو كرباو شيو نكربا تلوهد كردوا يعني زور زاد قليل خلشي دي دكي بخش كاركت كرديا اقربتو بربكو زوان ترين شتسيا ولكن قل قدر الله ما شاء فعل. أو قدري خواي پروردگاره أو نصيبي خواي پروردگاره كبمنيدا ما شاء فعل فعال لما يريد. فإن لو تفتح عمل الشيطان أقر بيتو بري لو أو عمل الشيطان كداوية بسري كعمل الشيطان سي وسوسه لو دروز دك توشي لراوچه دبيو هروها توشي غري دروني دبي هروها خود هلا چند دجي هلا ماضي دجي دباو هم نكربا دباو تشوبا كواتا فكر كنو كسيا لكاتي كاتي استانيا چشكسيا شكرج سار سر نابي لبرنامج ده ان شاء الله باسي توربون دكاين هروها توربون لغير غرور كأدو بابا تماما كلا بهايا درونيا كان كباسي سيبها ما كريه يكميان دور كوتنو ولا دلراوشي ككسي بيشن دبي دور كوت الدلراوشي بهم الشيويك ده كخوي سارة سرو كغربيتو هيتي لباش اوي ك خوي دور بگرید لگری درونی گبیتو گریه چی درونی هی لگر کسا یعنی لگر اشتیک یعنی لگر واقعیه که بسری ده هتوا او گری درونی انا پیوسته حل بکاو سار سر بکاو هر سار سر کانش من کباس کرد هر وها باسی رابردو ما کرد که انسان نبی خوی کود که و رابردو که او دبته هویسی دبته هوی اگر بیتو خوی کود کرد لرابردو که وات بیری لی دکاتو کاتی بیری لی کردو کاتی دستور رابردو که گری درونی لبود دروز دبی هر وها ناتوانی کاره که انجام داتو بوج دبته هوی سید الراشیل لبود دروز دبی که کاتی دیه زارشتر او کار دروز بکاتو انجام دا ان شاء الله لبرنامج ده تو باسی امدو دردج لكين كبسم الله غرور لقد توربون. وصلى الله على محمد وعلى آله وصحبه أجمعين. لقد كان لكم في رسول الله أسوة حسنة لمن كان يرجو الله واليوم الآخر وذكر الله كثيرا.